پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و کەسوکار و هاوڕێ و هاوسەنگەرانی جوانەمەرێک غەزەل مەولان دەکەین کە بەداخەوە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا بە درۆن پێکراوە دوای ئەوەش زۆری نەمان هەواڵی یانە دەزانەکەی و شێوازی یانە دەزانەکەیمان بیست و بینی. بۆیە بە ڕێزانەمە پێمان خۆش بوو ڕاستی ڕووداوەکە لە دەمی خۆمانەوە بدەین بە هەموو خەڵکی کوردستان و بە ڕای گشتیش ڕوونی بکەینەوە. دیارە بەداخەوە جوانەمەرگ غەزەل مەولان کاتێک کە بە درۆن دەپێکرێ بریندار دەبێت. دوای ئەوە کە دەگوازرێتەوە بۆ نەخۆشخانە و بۆ معلومی جەنابتان و هەر کەسێک کە شارەزا بێ دەزانێ هەموو نەخۆشخانەکان پێویستە کۆمەڵێک ڕێکار و ڕێسا هەیە کە پێوی پابەنن بۆ وەرگرتنی نەخۆش و بریندار و پێکرا هەر کەسێک کە ڕوو دەکاتە ئەو شوێنانە. دیارە ئێمەش وەکو نەخۆشخانەیەکی تایبەت کە مۆڵەتی فەرمیمان هەیە و پابەندین بە ڕێکار و ڕێساییەکان کە وەزارەتی معنی کە وەزارەتی تەندروستی دەری دەکا و بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی دەری دەکا. خۆشەویستان، من سەرنجتان ڕادەکێشم بۆ ئەو بڕیارەی کە لە بەژمارە 49 لە 2/4/2023 بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی تەعمیمی کردووە بۆ هەموو نەخۆشخانە گشتی و تایبەتەکان لە خاڵی دووەمدا کە دەڵێ ئاگادارتان دەکەینەوە کە بێبێ پسوولەی چارەسەری پۆلیس چارەسەری هیچ بریندار و نەخۆشێک نەکەن کە تایبەت بێ بە کەیسی پۆلیس. دیارە بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی ژەم بڕیارەکە دەرکراوە بەرمەبنای ئەوە بووە ئەوانیش لە بەشی پۆلیسی ناوشار کە هەمان کتاب ئاماژە بە بەرواری 13/2/2023 ژمارە 144 ئەویش لە ئەو خاڵی دووەمدا کە هەمان مەتن دووبارە دەکاتەوە. دیارە ئێمە وەکو نەخۆشخانەیەکی فەرمی مۆڵەت پێدراو پابەندین بەم ڕێکار و ڕێسایانە. بەڵام ئەسڵی بابەتەکە چۆنە؟ کاتێک کە بریندارێک دەپێکرێ کە دێتە نەخۆشخانەکان جا هەر بریندارێک بێ هەر جۆرە برینێک بێت مەفروزە ئەم بریندارە پۆلیس راپۆرتی پۆلیسی پێبێ کە پێی دەوترێ پۆلیس پیپەر. ئەمانەش لە خەسخانە فەرمیەکان لە خەسخانە تایبەتیەکاندا بنکەی پۆلیس هەیە کەمەیشی بنکەی پۆلیسە لێکۆڵینەوە بکە و ڕێکار و ئیجراعاتە یاساییەکانی خۆیان جێبەجێ بکەن و راپۆرتی سەرەتایی بۆ بکرێت. دیارە ئەم نەخۆشە بەداخەوە چەند خەسخانەی کردووە. ئەمە مووقعی جوگرافی پێکانەکە دیارەکە لە سوورداشە خۆتان دەزانن سوورداش لە دوکانەوە مسافەیەکی زۆر کەمی لە بەیندایە کە ئەوش نەخۆشخانەی حکومی لێیە. نازانم ئەم نەخۆشە چۆتە ئەوەیانە بەڵام بەهەرحاڵ بەسەر چەند نەخۆشخانەی تردا تا گەیشتۆتە لای ئێمە. بۆیە ئێمە یەکەم نەخۆشخانە نەبووین کە ئەم بریندارە هاتۆتە لای ئێمە. چەند نەخۆشخانەی حکومی کردووە. دوای ئەوە کە بەشێک لە فریاگوزاریە سەرەتاییەکانی بۆ کراوە لە نەخۆشخانەی تر کاتێک کە دەگاتە لای ئێمە طبعاً ئەم نەخۆشە هیچ وەرە راپۆرتێکی پزیشکی پێ نەبووە و هیچ راپۆرتێکی پۆلیسی پێ نەبووە و زۆر جاریش لە هەندێک شوێن بیستومانە کە باسی وەکراوە پۆلیسی لەگەڵ بووە و دکتۆری لەگەڵ بۆ ئەمانە ئەوەی کە هاتۆتە لای ئێمە تەنها یەک دوو هاوڵی لەگەڵا بووە کە هاوڵی خۆی بوون و کارمەندێکی تەندروستی لەگەڵ ئیسعافەکەدا بووە. کاتێک کە دەگەنە نەخۆشخانە ساعات 7:53 داخلی نەخۆشخانەی بەخشین دەبێت بەڕێزان کە داخلی نەخۆشخانە دەبێت بە حکمەوەی کە هیچ راپۆرتێکی پزیشکی پێ نەبووە. هیچ کەسێک ناتوانێت نەخۆش بە شێوازێک ئیستیلام کا وەربگرێت کە نەزانێت معلوماتی ئەم نەخۆشە چییە. بۆیە ئەم جارێ هیچ کەسێک نازانێت ئایا ئەم نەخۆشە پێویستی بە عینایە بۆ یاخودنا. لەوانەیە ئەم نەخۆشە پێویستی بە نەشتەرگەری بوو بێت. خۆشتان دەزانن نەشتەرگەری لە نەخۆشخانە ئەهلیەکاندا لە 24 ساعاتان نییە. بۆیە لە هەر حاڵەتێکدا ئەم نەخۆشە پێویست دەکاتەوە دکتۆر و ستافی بۆ بانکەیتەوە بۆیە مودەیەک هەر دەبات بۆ کات. بەڵام نەخۆشخانەی تەواریمان هەیە ئێمە لە سلێمانیە تەواری نەخۆشخانەی شۆڕژ و نەخۆشخانەی شار ئەمانە خەفارەتیان هەیە و عەمەلیاتیان کراوەیە بە بەردەوامی. قسەکە ئێمە لەوەیە ئەم نەخۆشە کە ئەو کاتە بە گیانی تیا بووە هاتۆتە نەخۆشخانەی بەخشین 7:53 داخلی نەخۆشخانە بووە. دیارەکە هاتووە ڕاستەوخۆ دەچێت بۆ بەشی چاودێری چڕ کارمەندی بەشی چاودێری چڕ بەبێ وەرەقەی پۆلیس بەبێ ئیجراعات بەبێ ڕەزامەندی پزیشک ناتوانێت ئەم نەخۆشە ئیستیلام کات. دیارە ئەو کاتەیە لە هەماهەنگیدا بوون بۆی کە موافقەت وەربگرن ئایا ئەم نەخۆشە وەربگیرێت یان نە. ئەو کات کە پەیوەندیان بە ئێمەوە کرد من خۆم لەگەڵ ستافی ئیدارە لە یەک شوێنە بووین و بۆ مناسبەیەکی تر بوو دیارە بەڵام ئەو کاتە کە تەلەفۆنیان کرد
پرسیارمان لێکردن کە ئایا ئەم نەخۆشە ئیجراعاتە قانونیەکانی تەواو کردووە وەرەقەی راپۆرتی پۆلیسی پێ راپۆرتی پزیشکی پێ وتیانی شتێکی پێ نییە بۆیە لەو کاتەشدا ئێمە چاوەڕێی ئەوە نەبووین ئاخۆ ئەم نەخۆشە ڕابگرین هیچ علاجێکی بۆ نەکەین تا موافقەت وەردەگرین بۆیە من خۆم بە شەخسی لەگەڵ لایەنی ئەمنی لە سەرخەد بووم بە تەلەفۆن موافقەتم بۆ وەرگرتووە کە ئێمە کەیسێکی ئاوامان هەیە چونکە خۆتان دەزان ئەم بابەتە لەگەڵ ئەوەی ڕاستە پێکراوە بەڵام هەندێکی ئەمنیشی هەیە بۆیە من ئەو کاتە لەگەڵ برادرانی هێزە ئەمنیەکان کە بە تەلەفۆن لەسەر خەت بووم موافقەتمان وەرگرت ئەوان بە سوپاسەوە وتیان پێمان باشە هاوکاری بکرێ و چارەسەری بۆ بکرێ تا من ئەو کاتە وەڵام لە برادرانی خۆمان گێڕاوەتەوە لە نەخۆشخانە دیارە هاوڵەکانی پەلەیان بووە و بردویانە بۆ نەخۆشخانەیەکی تر لەو کاتەدا چاوەڕی جوابی ئێمە نەبوون بەڕێزان ئێمە ئەو دقەی کە ئەم نەخۆشە داخل دەبێ وەکو عەرزم کردن 53 دقە داخلی نەخۆشخانە دەبێ 8 دقە لە نەخۆشخانە دەردەچێت یعنی لەو مدەیەدا ئەوان خۆتان دەزانن تەلەفۆنێکی تۆ تا موافقەت وەردەگری چەند تەلەفۆنێک و پەیوەندێکی تێدەکەوێت ئەم پێم وایە ئەو مدەیە تەبیعیە بۆ ئەو تەلەفۆنە بەداخەوە ئەو کاتە کە ئەوان دەرچوون لە نەخۆشخانە کە من موافقەتمان وەرگرت خبرم لە برادران گێڕایەوە ئێمە ئێشگیری کارگێڕیمان هەیە خۆم پێم و دووە برادرانی هێزە ئەمنیەکان پێمان وتن کاکە ئێمە ئەم نەخۆشە چارەسەر دەکەین با بێت و بگەڕێتەوە دیار بوو ئەمان چوون بۆ نەخۆشخانەیەکی تر و نەگەڕانەوە بۆیە ئەم نەخۆشە لای ئێمە تاخیر نەکراوە و لەبەر نەبوونی وەرەقەی پزیشک و وەرەقەی پۆلیس چارەسەرەکانی بۆ نەکراوە ئێمە لەو کاتەیە کە داخلی نەخۆشخانە دەبێت کارمەندەکانی ئێمە لە دەرگاوە بەدەمیەوەن کارمەندی پزیشکیمان کارمەندانی خزمەتگوزاری هەموو ئەمانە بە هەدەمیەوەن هاوکارن تەنانەت تا ئۆکسیژین و شتەکانیان بۆ بردووە تا دێتە قاتی پێنج کە بەشی چاودێری چڕەوە تا دەریش دەچێت لەگەڵ یابوون بەڵام وەکو عەرزم کردن ئەمان بەڕاستی چاوەڕێی جوابی ئێمە نەبوون دیارە لەو کاتەیە کە پەلەیان بووە نەخۆشەکە دەرچوو بەداخەوە کە ئێمە دوای فترێکی زۆر کەم هەواڵی گیانەدەستانیمان بیست کە هەمومان بۆی بەداخ بووین و من جارێکی تر لێرەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە بەڕێزەکەیان دەکەین کە بەڕاستی ئەمە کارەساتێکە هەموو کوردێک پێی بێتاقەتە و پێی خەمناکە و ئێمەش وەکو نەخۆشخانەی بەخشین پێم وا بێ ڕابردوو شاهیدی ئەومان بۆ دەدا کە هەمیشە باوەشمان بۆ هەموو چین و توێژەکان کردوتەوە بۆ هەموو بیر و ئایدیا جیاوازەکان کردوتەوە و هەموو خەڵک بەبێ جیاوازی لەم نەخۆشخانەیە پێشوازی لێکراوە و بە تایبەتیش ئێمە پێمان وایە برین لە جەستەی هەر کوردێک بێ لە ڕۆژهەڵات بێ لە ڕۆژ ئاوا بێ لە باکوور بێ لە باشوور بێ ئێمە بەجەستەی خۆمانی دەزانین و ئەو خوشکە بەڕێزەش ئەو جوانە مەرگەش بەڕاستی ئەمە بەشێکی دانەبڕاوە بە خوشکێکی ئەزیزی خۆمانی دەزانین بۆیە بەلامانەوە گرنگ نەبووە چاوەڕێ بکەین تاوەرەقەی پۆلیسی پێبێ یا شتێکی تری پێبێ چارەسەرەکانیش تاخیر نەکراوە ئەوەی کە پێویست بۆ لای ئێمە ئۆکسیژین و ئەو شتانەی کە پێویستی بۆ هاوکاری ئەو تیمەی تر بووە کە لەگەڵ یابوون بەڵام پەلەپەلی خۆیان کە هاوڕەکانی ویستویانە بە خێرایی بیگەێنە شوێنێک بردویانە بۆ نەخۆشخانەیەکی تر و ئەوە ئەسڵی ڕووداوەکە بووە کە بۆمان باسکردن ئەم بڕیاریکە وەزارەتی تەندروستی ڕێنمایی دەرچووە پێویست ناکە ئێستا هەمار بکرێتەوە لە حاڵەتی دوایەتی لە مەسەلەیەشی تۆنکە ئەم بڕیارە هەمار بکرێتەوە بۆی ئەم جۆرە ئەم حاڵەتانە دووبارە کاک ڕامێر ئێمە دیارە وەکو باسم کرد دوای ئەوە کە ئێمە من بە شەخسی و تەلەفۆنەکان ماوە لەگەڵ ئەو برادرانەیە کە من لەسەر خەت بووم تا موافقەتەکەم وەرگرتووە یەکسەر ڕاستەوخۆ وەڵامم داونەتەوە ئێشەگیری کارگێڕیمان هەیە بەرپرسانی چاودێری چڕ پێمان وتون کە ئێمە ئامادەین و نەخۆشخانەی بەخشین ئامادەی هەیە هەموو چارەسەرێک بۆ ئەو نەخۆشە دەکەین بۆ ئەو بریندارە دەکەین بەڵام وەکو پێم وتن ئەوان ڕۆیشتون تەنانەت دوای ئەوەش یعنی هەر ئەو بەڕێزەی کە من پەیوەندیمان پێوە کرد و حەڵقەی وەسڵ بۆ لە بەینماندا بەم نەسەوتی 5 دقەی تر دەگاتەوە لای ئێوە ئێمە بەڵە دوایەوە کە لە نەخۆشخانە دەرچووە ماوەی 45 دقە ئێمە ئێشگیری کارگێڕیەکە لەسەر جادەکە وەستاوە چاوەڕێی کردو و نەهاتوەتەوە عەفو پرسیاری دووەم دیارەکە مەسەلەی ئەو ڕێنماییە ئێمە وەکو نەخۆشخانەی بەخشین و زۆر جاری تریش وتومانە کە پێویست بە هەموارکردنەوە دەکات چونکە خۆتان دەزانن ژیانی ئینسان لە هەموو شتێک گرنگترە ینی زۆر جار هەیە ئەم گرفت و سەرێشەیە دروستە بێ ئێمە ڕۆژانە لە نەخۆشخانەی بەخشین چەندین نەخۆش و بریندار و پێکراو بەم شێوازە کە دێتە نەخۆشخانە ئێمە ناتوانین هیچیان بۆ بکەین
لەبەر ئەم یاسای و پابندبوومان بە ڕێساکانەوە بەڕاستی ناتوانین ئیشیان بۆ بکرێ بۆی ئێمە ئەو کاتە زۆربەی هەر زۆری ئەم نەخۆشانە ئیحالەمان کردوون بۆ نەخۆشخانەی شار بە حکمی ئەوەی نەخۆشخانەی شار نەخۆشخانەیەکی حکومیە و بنکەی پۆلیسی هەیە و ئەو ئیجراتە قانونیە لای ئەوان دەکرێت. بەڵام یەکێک لەو کەسانی کە لەگەڵی بۆ هاوڵەتی پۆستێکی لە فەیسبوک کردو بەس دەوە کاڵێ دوایەوەی لە چوینە شۆڕش ئێمارایشی نەکردو لێ هاتووینەتە ئێرە بەڵام لێرە پێمان وتراوە شوێنی نەخۆشمان بۆ ئێوە نییە پێمان وتراوە دڵی خاڵ بۆشەوە چارەسەری بۆ بکەن بەڵام خۆی هیچ قسەیەکی فەرمی ئێمە نەمان بیستۆ لەو ڕۆوە دیارم بە ڕێزە شەر شتێک لە سوۆسیال میدیا خۆتانزان شت زۆر دەگوترێت و ڕێی عکسیشە بووە بەڵام ئەو بابەتە هیچ ئەسڵۆساسی نییە ئێمە پێمان نەوتوە ئەم چارەسەرە بۆ ئێوە نییە و هیچ کەسێکیش لای ئێمە پێی نەوتووە و ئەم بابەتەش بەڕاستی لە سەلاحێتی هیچ کارمەندێکدا نییە نەخۆش ئاوارەت بکاتەوە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەم نەخۆشە پێش ئەوەی کە قەرار بدەن بێ بۆ نەخۆشخانەی بەخشین چەند نەخۆشخانەی تری کردووە بەسەر چەند نەخۆشانە داگەیشتوتە ئێرە بەڕێزان لە دوکان کە خۆمان زانین دوکان قەزایە و نەخۆشخانەی هەیە ئەم نەخۆشە لە سوورداشەوە بۆ قەزای دوکان چەند دقەیەک ڕێگەیە هاتووە لە پیرەمەگرونەوە هاتووە لە ڕاپەڕی نەمانە هەبووە مەسەلەن هەر لە تەنیشت نەخۆشخانەی شۆڕش ئێمە نەخۆشخانەی ئەڵمانیەکە هەیە کە چاودێریان هەیە چاودێری چڕیان هەیە بێدەکانیان زۆرە نەخۆشخانەیەکی پێشکەوتووە ڕۆژانە خەڵکی ئەم شارە مستەفیدە لە خزمەتگوزاریەکانی نەخۆشخانە ئەڵمانیەکەش نەخۆشخانەی ئەڵمانی و نەخۆشخانەی شۆڕش دیوارەکانیان بەپاڵ یەکتریەوەیە بەسەر نەخۆشخانەی شۆڕشەوە کە دەرچووە نەخۆشخانەی تریشی کردووە ئەم نەخۆشە تەلەفۆن بۆ شوێنی تریش کراوە یعنی ئێمە یەکەم نەخۆشخانە نەبووین بەسەر ئێمە پێش ئێمە چوار نەخۆشخانەی تر تەلەفۆنی بۆ کراوە ئێمە وەکو عەرزم کردن لەگەڵ هەموو ئەمانەشدا نەوەستاوین لە ڕێکارە پزیشکەکان و ئینسانیەکانی خۆمان ئەمانەمان کردووە بەڵام بەداخەوە پەلەپەلی هاوڕەکانی کە بردویانە بۆ شوێنێکی تر و دوایش نەتیجەکەی بۆ شێوازە و بەداخەوە ئەوەی کە نیگانەکەی دروست کردووە سادەوەختی گیاندانی کەسێکە یان هەر کەسێک بەڵێ دکتۆرەکان نەخۆشخانەی شۆڕش پیاوتین ئەم نەخۆشە تا یەک کاژەی تر ئەگەر نەیگەێنە چاودێری چڕ ئەمرێت کێشەکەی ئەمان لەگەڵەوەیە کە نیگەران زەحمەت کێشان ئەڵێ یانی کەسێک لەسەر مەرگا بووە ئەم وایە ئەو پەڕاوی لێکۆڵنەوە شتانە باس نەکرا یەکسەر چاسەری بۆ بکرایە چکە پیاو وتراوە ئەم نەخۆشە یەک کاژەی تر لە ژیانە هێنێ ئەگەر نەیگەێنە کاگەرکان ئێمە بە هیچ جۆرە چاوەڕێی ڕێکارە قانونیەکانمان نەکردو بۆ دەستپێکردنی چارەسەر بەڵام ڕێکارە ئەمنیەکان کە من وەکو پێم وتی خۆتانزانەوە ئیشی من نییە وەکو ئیش من بێم خۆم بۆ نەخۆشێک بکەومە موافقەت وەرگرتن بۆ ئاسایش ئەگەر بابەتەکەمان بە هەند وەرنەگرتایە من خۆم لەگەڵ برادرانی هێزە ئەمنیەکانە کە ڕاستەوخۆ داخڵی مەوزوعەکە بووم و تەلەفۆنمان کردووە بە تەلەفۆن موافقەتمان وەرگرتووە بۆ ئەو ماوە بە زووترین کات چارەسەر بۆ ئەو نەخۆشە بکرێت بەڵام خۆتان دەزانن ینی ئەم حاڵەتەش ڕەهەندی ئەمنی هەیە و دوجار ئێمە نەخۆشخانەیە کە نەخۆشخانەیەکی گەورەیە و خەڵکێکی زۆری تێدایە دوجار من ناتوانم سەرپێچی هەندێک بڕیار و ڕێنمایی ئەمنی بکەم وەکو نەخۆشخانە بۆیە ئێمە هەموو ڕێکارەکانی خۆمانەوەی کە لە پێویست بۆ گرتومانەتە بەر بەدەر لەوەش ئێمە وەکو لایانی ئینسانی ینی ئەم خوشکە بە ڕێزە ئەگەر کوردیش نەبێ ئەگەر خەڵکی ڕۆژهەڵاتیش نەبێ کە لە لای ئێمە هیچ جیاوازیەک نەیە لە بینی ڕۆژهەڵات و ڕۆژئاوە و باکوور و باشوور هەموو یەک جەستەیە دوژمن کە درۆنەنێرێ ناینێرێت تەنها تایبەت بێ بە ڕۆژهەڵات من و تۆشی بەرەکەوین خۆمەزگەر لە هەولێر درۆن لێدا پارچەیەکی تری کوردستان نییە خۆ لە سلێمانی ژەمە بینیمان چەند شوێن پێکرا بۆیە ئەمانە بۆ ئێمە هەمووی بە یەک چاو سەیر دەکەین هیچ کاتێکیش سڵمان لەوە نەکردوەوە چاوەڕێی ڕێکارە قانونیەکان بکەین اینجا دەستکەین بە عیلاج بەڵام وەکو پێم وتن هاوڵەکانی پەلەیان بووە لە ڕۆشتن بۆ نەخۆشخانەیەکی تر ئەوانیش دیارە ویستویانە بە زووترین گاردگاتە ئەو شوێنە بەڵام قسەکە ئەوەیە نزیکین چەند عینایەکی تر زۆر لە ئێمە نزیکتر بوون لە خەسخانەی شۆڕش دیارە نەخۆشە بەڕێزە لە خەسخانەی شۆڕش هەندێک لە فریاگوزاری سەرەتاییەکانی بۆ کراوە هەر لەویە خەسخانەی زۆر نزیکتر هەبوو کە هەموو عینایی پێشکەوتویان هەیە دەکرا زووتر لەو شوێنانە خەمی بخورێت ئەمەی ڕێکارە ئەمنی یاساییەکان بەڵام هەر خۆتان ئەمنی ڕۆژ کاروان ئاباسی ئەوەی وتی ئێمە نەمانتوانی وەرگرین لە بەرەوەی ڕێکارەکەی و بڕیاریش هەیە لە بەڕێوەبەرایەتی تەندروستیەوە لەپاڵ ئەوەشە ئەو بڕیارە لە من باشتر خوای دوتانەکەەوە بۆ کەسێکە کە سکاڵاکار و سکاڵا لێکراو بێت تاوانبار و تاوان لێکراو بێت ئەو قسانی ئێوە دەرەخا بۆ نمونە ئەگەر من لەو سەرجادەیە
سارێک لێم بدات ناتوانم لێرە بێم بۆ ئێرە لەبەرەوەی کە نووسراوی یاسایم پێنی لە پۆلیس سۆنات ئەو نەخۆشێکە هاتۆ بۆ ئێرە بریندارێکە یعنی خوشە باشەکەم حاڵەتی تەواری کە زۆربەی زۆری نەخۆشخانەکان هەیەە ئێمە تا ئەم لەحزەیەش ڕێگەمان پێ نەدراوە ئەم حاڵەتانە کە پۆلیس کەیسی پێدەوترێت تێدەگەی ئەم حاڵەتانە وەربگیرە ڕاستەوخۆ ئێمە ڕۆژانە مناڵ ناتوان ئێمە کە دێت نەخێر تۆ کە دیتە نەخۆشخانە ئێمە لێر تەنها لەسەرمانە فریاگوزاریە سەرەتاییەکانت بۆ بکەین دوای ئەوە ئیحالەی نەخۆشخانەی شار دەکرێت لە خەسانەی شار لەبەرەوەی بنکەی پۆلیسیتیایە ئیجراتە قانونیەکان لەوێ من بەچی بزانم ئەو پێکرانەی جەنابەت حاڵەتێکی طبیعی و سروشتیە یا ئەوە تا کەسێک دەستێکی لە پشتە بۆی ئەمانە ڕەهەندی ئەمنی هەیە ئەوە من دام نەناوە ئەم قانونە و بۆ ئێمەش نییە بەتەنیا بۆ هەموو نەخۆشخانەکانی ترە دوسێ بابەت باسکەن لە ڕوونکردنەوەکانیەوە ئێوە گومانتان هەیە ئەمە لێرا بێ بۆیەوە واڵی بەسەر چەند نەخۆشخانەیەک هاتوو یا هەبوو لەچوون هاتوو بەلایەوە بەبەستان چێ لەمە ئایا هیچ ڕێنمایەکی تازەی هێزانیەکان هەیە لە کاتی ئەم شەڕەوە کە نەخۆشخانە ئەهلیەکان هیچ بریندارێکی ئەم شەڕەوە نەگرن وا ئێوە وەرتانە بتوان ئەو ڕێنمایی پێشتر چکات خوێندنەوەی جیازی بۆ پێڕێنماگەی پەڕێوەی تەندروستی دواتەوە زۆر جارە ڕوونکردنەوەکانتان وتان سۆشیال میدیا مەسەڵ سۆشیال میدیا چی بۆ بەرپرسی گەورەی کۆمەڵە ئەندامی سەکرایەتی کۆمەڵی بۆ خۆی ئەمەی ڕوونکردەوەکەوە نەخۆشخانەی بەخشی وەرینەکردنەوەی جێتێکی حزبی فەرمیە و بەرپرسی ئەمی کۆمەڵەش دیسان ئەو ڕوهەت ڕوونکردنەوەی داواکەوە نەخۆشخانەی بەخشی وەرینەکردنەوەی سۆشیال میدیا چیە ئەتانێت بڵێن سەرەتا ئێمە تەبعاً ناڵین نەخۆش بەدەستنێردراوە هیچ کەسێکی ژۆ قسەی نەکردووە لە ئێمە خەسخانەکەمان خەسخانەیەکی فرە پسپۆڕیە و ڕۆژانە هەزاران نەخۆش کە لە چین و توێژە جیاوازەکان سەردانی دەکا و پێشتریش ئێمە حاڵەتی زۆر لەوە قورستریشمان هەبووە و زۆری بەرپرسانی ئەم وڵاتەش لە هەموو حیزبولانە سیاسیەکان لە هەموو بیر و ئایدیا جیاوازەکان لە هەموو دین و ئاین و ئاینزاکان سەردانی نەخۆشخانەی بەخشینیان کردو بەبێ جیاوازی خزمەتگوزاریەکان بۆ هەمووی دابین کراوە بۆیە بەڵام ئەم نەخۆشە قسەکە لەسەر ئەوەیە ئەم نەخۆشە ئایا بە فعلی ئەم پەیوەندی بە چەند شوێنی ترەوە کردو جواب نەدراوەتەوە هەمان شت بووە یعنی خۆ من نازانم پەیوەندی بە چەند نەخۆشخانەوە کراوە ئەسڵ لەوانەیە بۆ میژەی پرسیار بێ یعنی کە لە موقعی جوگرافیەکە ببینە لە تاسوژەوە هاتووە ئایا بە ئاسانتر ناگە بە شوێنی تر وەکو لە بەخشین لەسەر شەستی مەسەڵەن خەسخانەی شار خەسخانەیەکی حکومیە و خەسخانەیەکی 24 ساعاتیە و الحەمدوللا فریاگوزاری هەیە عینایی هەیە عملیاتی هەموو ئەمانە بەردەستە ئەم نەخۆشە بۆ ڕۆشتووە بۆ ئەوێ لە کاتێکدا ئەمە بە ساری تایبەتی خۆی نەهاتوە ئیسعافێ ناوێتی کەواتە ئیسعاف شارەزایە قسەکەی ئێمە ئەوەیە ناڵین ئەم نەخۆشە بەڵام لەوانەیە چۆن ئەم بابەتە وەک دەڵێ بۆ کە ئاوا فۆکەس خراوەتە سەر نەخۆشخانە کە بەداخەوە ئێمە پێمان وایە لەوانەیە هەندێک خەڵکیش لەم ڕۆوە سوی سفادەی کردبێ و بۆ مەرامی جیاواز بەکاری هێنابێ لەسەر بەخشین زەق کراوەتەوە ئەژینە پێش ئێمە چەند نەخۆشخانەیەکی حکومی کردووە و چەند نەخۆشخانەیەکی ئەهلیش داوای کردووە بچێتە ئێوە وەرنەگیراوە بە ئەمەیان دوا پرسیار بێ ئەگەر نەخێر نەخێر هیچ ئێمە پرسیاری لێ نەکراوە بۆ نەبراوە بۆ نەخۆشخانەی تر بەڵام هیچ نووسراوێکی پێ نەبووە نە نووسراوی پۆلیس نە نووسراوی پزیشک مەفروزە پێی بێت چونکە هیچ نەخۆشێک سەرەتا تۆ ناتوانین داخڵیکەی چێ دەڵێ ئەم نەخۆشە پێویستی بە چاودێری چڕ بووە ئەم قسەیە لە هاوڵی نەخۆش وەرناگیرە بەڕێزان تۆ دەبێت دکتۆر پێت بڵێ دکتۆر قەراردا کە ئەم نەخۆشە چی پێویستە لەوانەیە ئەم نەخۆشە نەشتەرگەری پێویست بووە کە ئێمە نەشتەرگەریشمان بۆ بکردایە تا تۆ ستاف کۆ دەکەیتەوە ستاف بانگەکەیتەوە بەلانی کەم سەر و سەعاتێکی پێ بچێت دەبێت خۆی مەفروز بوو پێش نەخۆشخانەی شۆڕشیش نووسراوی بۆ بکرێت یعنی ئەم نەخۆشە هەر کەسێک هەر بەڕێزێک هەر پێکرانێک بێ فیشەکە چەقۆیە ڕووداوی هاتوچۆیەک بەربوونەوەیە خنکانە هەموو ئەمانە سەردانی بنکەیەکی تەندروستی حکومی دەکات دەبێت نووسراوی پۆلیسی بۆ بکرێت بەبێ نووسراوی پۆلیسیش نەخۆشخانێکی ئەهلی ناتوانێت قانونیان ناتوانێت ئیشی بۆ بکات بەڵام ئێمە وەکو پێم وتی بۆیش خۆمان ڕاستەوخۆ ویستومانە موافقەت لە لایەنی ئەمنی وەربگرین بۆی خێرا عیلاج و چارەسەرەکان دەست پێ بکەین بەڵام بەداخەوە کە
بۆ شێوازە. بەڵام وەزارەتی تەندروستی بە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی ڕێنمایی تازەی نییە بۆ حاڵەتی جەنگ کە بەهۆی تێنەگەیشتن بە دەقێکی ڕێنماییەکی ڕاست. وەکو نەخۆشخانەی بەخشین داواکاریشی ئێمە وەکو نەخۆشخانەی بەخشین کەم پێم وایە زۆربەی نەخۆشخانەکانی تریش لەوانەیە پرسیارن لێ بکەی هەمان بۆچوونیان هەبێت. من پێم وایە ئەم ڕێنماییە پێویستی بە هەموارکردنەوە هەیە. چونکە ڕزگارکردنی ژیانی ئینسان لە هەموو شتێک گرنگترە و ناکرێت تۆ ئینسانێک لە حاڵەتی پێکرانە لە حاڵەتێکی ئاوایە چاوەڕێی ڕێکارە ئەمنیەکان بکرد بۆی کە ئیشی بۆ بکرێ بۆ ئێمە وەکو نەخۆشخانەی بەخشین و لێرە شەوە دیکەینە مبادرەیەک بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆ وەزارەتی تەندروستی کە ئەم ڕێنماییە بەڕاستی هەموار بکرێتەوە بۆی نەخۆشخانەکانیش دەستکراوە بن لەوەی کە ئەم حاڵەتانە بەتایبەتی کە ئێستا حاڵەتی جەنگ هەیە لە ناوچەکە و خۆتان دەزان ڕۆژانە گوێبیستی لێدا پێکران بە درۆن و موشک و هەموو ئەمانە بینەوە بۆی لەم حاڵەتانەدا بەڕاستی خەسخانەکان و مەڵبەندە تەندروستیەکانیش دەستکراوە بن لەوەی کە چۆنیەتی ڕێکارە چارەسەریەکان دەست پێ بکەن. دەستان خۆش بێ زۆر سوپاس بۆ مولایەک بەخێر بێنێخۆ.